لە 3 ساڵی ڕابردوودا ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا 2 هێندە زیادی کردووە. ئەمە بەپێی ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. شارەزایان قەیرانی دارایی و هاتنی بە لێشاوی ئاوارە بە هۆکاری سەرەکی ڕەوشەکە دەزانن. ئەم نەبوونی هەلیکارە بۆتە نەخۆشیێکی گەورەی کۆمەلگا و بێکارانیش بەدەستیەوە دەناڵێنن. لەبەرەوەی هەلیکار نییە گەنجێکی زۆر بە ئیشە بە تایبەت ئەوانی کە زانکۆ و پەیمانگاکانیان تەواو کردووە هیچ کارێکیان دەست ناکەوێت لەبەر ئەوەی کە ئەوان بە تموحی ئەوەی خوێندنیان کردو کە دابمەزرێن ئێستاش هیچ کارێک نازانن ئەمە شوەکارێکە بۆ ئەوەی کە نەتوانن کار بکەن یاخود بژێوی ژیانیان دابین بکەن. نەکارمان دەسەکەوێت نەکار هەیە نەتەعینات هەیە باری هاوڵاتیان زۆر قورس بووە و ئیسەکەش کە لەو کاتەوە قەیران و موچە بڕین و موچە نەماوە هەریش نەماوە ئەمە لە بارەیەک و بارەیەکی تر زۆر بە تایبەت و زۆر مهمە کە ئەو ئاوارانە هاتووە هەر یەکجاری ئیشان هێشتەوە خۆم بە تایبەتی خۆم نە ئیشم دەسەکەوێت نە هیچ شتێک. ساڵانی پێشتر حکوومەت بەرنامەی بۆ دۆزینەوەی هەلیکار هەبووە. دامەزراندن لە کەرتی گشتی و وەکارخستنی پرۆژەکانی وەبەرهێنان و پێدانی قەرز بۆ پرۆژەی جۆراوجۆر بەشێک لە ڕێگاکانی نەهێشتنی بێکاری بوون. تەنها لە گەرمیاندا هەزاران گەنج بەهۆی پێدانی قەرزی بچووکەوە کاریان وە دەستکەوتووە. بەڵام ئێستا ئەوەش نەماوە. لە سیستەمی قەرزی بچووکە هاتبوو ئەو کەسانی کە پەرە بە پرۆژەکانیانەدەن پێویستەکان لە کەسێک زیاتر هەلیکار بۆ کەسێک زیاتر دروستکەن یعنی ئەوانەی کە پەرە بە پرۆژەکانیانەدەن بۆیە تا ئێستا ئێمە 886 گەنج سوودمەند بووە لە وەرگرتنی قەرزی بچووک ئەم 886 گەنجە دەیانی تریش لە پاڵ ئەمانەوە سوودیان وەرگرتووە و هەلیکاریان بۆ ڕەخساوە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2013دا ڕێژەی بێکاری لە 6 بووە. ساڵی 2016 گەیشتۆتە لە 13.53. هەڕەشەی بێکاری و هەژاری بۆتە مەترسیەک لەسەر دوا ڕۆژی ئابووری کۆمەلگای کوردستان. شارەزایان دەڵێن حکوومەت لەم ڕەوشەدا دەتوانێت بە بەهێزکردنی کەرتی تایبەت دەوای ئەم نەخۆشیە بدۆزێتەوە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.